بەڵێ بینرانی عزیز و خۆشەویست بەردەوامی لەگەڵتان کاگادل دێمە لای تۆ بەرەوەی بچمە سەر تەورێکی تری بەرنامەکەم. ئێوە لە ماوەی ڕابردوودا وەکو لیژنەیەک سەردانی بۆستنەتان کرد لەگەڵ ڕێکخراوی ICMP ڕێکخراوی کی نێودەوڵەتیە بۆ بێسەر و شوێنان. پێم خۆشە بە کورتی باس لەو سەردانە بکەن و ئێوە لەو سەردانە چیتان کرد؟ وەکو لیژنەی شەهیدانی پەرلەمانی عراقی سەردانێکی بۆستنەمان کرد بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی ICMP ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ بێسەر و شوێنان. ئەم ڕێکخراوێکی نێودەوڵەتیە لە کۆبوونەوەی حەوت دەوڵەتی نامی دروست بووە، پشتیوانێکی نێودەوڵەتی هەیە. کاری ئەوەیە کە بە دوای گۆڕە بە کۆمەڵەکاندا بگەڕێ، گۆڕەکان دەدۆزێتەوە، دوای ئەوەی کە گۆڕەکان دەدۆزێتەوە تاقیگەی زۆر پێشکەوتوو و هەندێک دام و دەستگای یاخود ئەجهیزەی زۆر پێشکەوتووی هەیە بۆ مەسەلەی DNA حەمزینەوەی کە تا ئێستا لە عێراقدا بەداخەوە بڵێن کاری پێ نەکراوە. کاتێک سەردانی بۆستنەمان کرد و سەردانی پەرلەمانی بۆستنیمان کرد، هەم دەمانەویست سوود لە پرۆژە یاساکانی ئەوان ببینین بۆ مەسلەی گۆڕە بە کۆمەڵەکان و هەروەها کارەکانی ڕێکخراوی ICMP لە نزیکەوە ببینین کە بارگای سەرەکیان لە بۆستنەیە. لە کۆی ئەو کۆمەڵکوژەی کە لە بۆستنە ڕووی داوە کە نزیکەی 30,000 کەسێک خراوەتە گۆڕی بە کۆمەڵەوە، سێیەکی ئەو گۆڕە بە کۆمەڵانە کە سوکارەکانیان دۆزراوەتەوە. دوای ئەوەی کە گۆڕەکانیان بەرهێناون کۆگای تایبەتیان هەیە. سەردانی کۆگایەکمان کرد کە ڕووفاتی 2000 کەسی زیاتر تێدا بوو. لە ناو کۆگاکەدا تاقیگەیەک هەیە، نمونەیەک لە ڕووفاتی ئەو کەسە وەردەگرێت، دوای دەنێردرێ بۆ شوێنێکی تر، دوای ئەوەی کە پاک دەکرێتەوە و پوختەی حەمزینەوەی وەرەگیرێ، لەگەڵ نمونەی 90,000 خوێن بەراورد ئەکرا کە لە کەسوکاری گۆڕە بە کۆمەڵەکان وەرگیرا بوو. ڕۆژانە سێ کەیسیان ئاشکرا ئەکرد، تەلەفۆنیان بۆ کەسوکارەکانیان ئەکرد کە پێیان ئەگوتن ئەوانە باوکتە یاخود براتە یان کورتە. کارێکی زۆر باشیان کردووە. کاری ئەم ڕێکخراوە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە کارێکی زۆری گرنگە، لەبەرەوەی ئەوان کارەکانیان ئەکەنە دۆکیومنت و ئەینێرن بۆ دادگای نێودەوڵەتی، هەروەها ئەینێرن بۆ نەتەوە یەکگرتووەکان. ئێمە وەکو پەرلەمانی عراقی راپۆرتێکی 22 لاپەڕەیمان ئامادە کردووە لە هەفتەی داهاتووی خەینە بەردەم پەرلەمان کە هەندێک تەوسیاتە خەینە بەردەمی پەرلەمان هاوکاری ئەم ڕێکخراوە بکە. وەیە من ئاگدار بم ڕێکخراوی ICMP گرێبەستێکی لەگەڵ وەزارەتی شەهیدان مۆر کردووە بەوەی کە بێت بە دوای گۆڕە بە کۆمەڵەکان ڕێکخراوێکە خۆبەخشانە کار دەکات، پشتیوانی پشت بە هاوکاری نێودەوڵەتی دەبەستێت، گۆڕەکان بۆ خۆیان ئەدۆزنەوە و ئەی بەنە تاقیگەی خۆیان، دوای ئەوەی کە سوکاری ئەو ڕووفاتە دەستنیشانەکری خۆیان پەیوەندی پێوە ئەکەن و هەر خۆشیان ئەینێژن لەسەر خەرجی خۆیان بە شێوەیەکی زۆر شایستە. ئەگەر بێت و ئەم خزمەتە لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت، پێم وایە کەیسی ئەنفال لە ڕووی نێودەوڵەتیەوە زۆر بەرەو پێش دەڕوە. لەبەرەوەی دۆکیومنتەکانی ئەوان ئەخرێنە بەردەم محکەمەی نێودەوڵەتی و هەروە ئەخرێتە بەردەم نەتەوە یەکگرتووەکان. بەڵێ زۆر سپاس بمبورە. یەک ئیزافەم هەیە، داواکارم لە کەسوکاری سەربەرزی قوربانیانی ئەنفال و گۆڕە بە کۆمەڵەکان کە هاوکاری ئەم ڕێکخراوە بکەن لە کاتی خوێن بەخشین. ئەوان نمونەی وەکو باسم کرد 90,000 کەسیان وەرگرت بوو لە بۆستنە، ئەیکەن بە ڕقمی دیجیتاڵی و داخلی کۆمپیوتەری ئەکەن، دوایی بەراورد دەکرێت لەگەڵ حەمزینەوەوی. لەبەرەوەی دڵی کەسوکاری قوربانیانی ئەنفال و گۆڕە بە کۆمەڵەکان ئارام نابێت تاوەکو برایەتی، باوچێتی، دایکێتی، خوشکێتی دەستنیشان نەکرێت. دڵنیان دەکەمەوە ئەگەر بێت و هاوکاری ئەم ڕێکخراوە بکەن بەوەی کە کاتێک بانگەشە بۆ بەخشینی خوێن دەکرێت هاوکاریان بکەن، کارێکی زۆر باش. بەڵێ زۆر سپاس بمبورە کاگاد. لە 2007 دادگای باڵای تاوانەکانی عێراق بڕیاری دەستگیرکردنی 423 تۆمەتباری کەیسی ئەنفالی دەرکرد. پاشان لە دەی هەشتی 2010 بڕیاری دەستگیرکردنی 258 تۆمەتباری تر دەرکرا. لە ئێستاشدا سەرۆکی لیژنەی یاسایی دەڵێت کە ئەوان ئەم بڕیاریان یاخود ئەم راپۆرتەیان ئاڕاستی سەرۆکایەتی پارلەمانی عێراق کردووە. بۆچی تا ئێستا ئەم کەیسەتان نەجوڵانەوە؟ ئەگەر لە ڕووی یاساییەوە بخۆم کەسێکی یاسایی جواب بدەمەوە، ئەم کەیسەت پەیوەندی بە پەرلەمانی عێراقەوە نییە، لەبەرەوەی دەسەڵاتی دادوەری لا سوڵتانە عەلی القەضا، کەس ناتوانێت دەستخاتە ناو کارەکانی دادگاوە، تەنها دەتوانێت ڕۆڵێکی چاودێری ببینین. دوای ئەوەی کە بڕیار لە دادگای باڵای تاوانەکان دەرچوو، دەستەڵاتی جێبەجێکاری کە حکوومەتی اتحادیە یاخود حکوومەتی هەرێمە کاتێک فەرمانیگرتنەکەی بۆ دێ، ئەمان و واجبە لە سەریان کە بڕیارەکان جێبەجێ بکەن. پەرلەمان پەیوەندی بە پەرلەمانەوە نیە، یاخود باس لەوە کرا کە واژۆ کۆ بکرێتەوە لە ناو پەرلەمان بۆ ئەوەی ئەمانە دادگایی بکرێن. محکەمە بڕیاری خۆی دەرکردەوە بۆی ئەمان دەستگیر بکرێن،
ماوەتەوە لەسەرەوەی ئەرکی کێ ئێستا تەواوی کات ئەرچی حکوومەتە کە ئەم بڕیارێک کە لە دادگای باڵای تاوانەکان دەرچووە بە دەستگیرکردنی ئەم تۆ بە دبارانەی کەیسی ئەنفال دەستگیریان کات پەیوەندی بە پەرلەمانەوە نییە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە پەیوەندی بە دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی بەڵام بۆچی لە پەرلەمانە ئەگەر ئەرکی حکوومەتە بۆچی هاتۆتەوە ناو پەرلەمان مەبەستی منەوەیە نەهاتوتەوە ناو پەرلەمان وەکو داواکاری داوامانتە سەرۆکی لیژنەی یاسایی واڵە کە خالیشوانی ئەڵێ کە ئێستا ئەوە لای سەرۆکی پەرلەمانە وەکو داواکاری ئێمە داواکاریمان داوەتە پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان تەنانەت لە کاتی لە یادی ئەنفالدا کاتێک کەوتارەکەمان خوێندەوە ئەگەر تێبینتان کردو یەکێک لە خاڵەکانی ئەوە بۆ کە پەلە بکرێت لە دەستگیرکردنی ئەوانەی کە دەستیان هەبووە لە کەیسی ئەنفال ئەوانەی کە دادگایی کراون حکومەکانیان بەسەردا جێبەجێ بکرێ و ئەوانەی دەستگیر نەکراون دەستگیر بکرێن ئەمە ئەرچی حکوومەتی عراقی فدراڵە بەڵام کاکات لە بمبورە حکوومەتی هەرێمی کوردستان دەوترێت کە ئەمە خراوەتە بەردەستی نوجێفی ئەو کەم تەرخەمی دەکات و ئەو بڵێن نایەت بەلای کەیسەکەی ئایا کەواتە ئەمە بڕیاری یا پرۆژە یاسایە من ئەگەر وەکو یاسایەک وەڵامت دەمەوە دوای ئەوەی کە بڕیار لە محکەمە دەردەچێت نازانم کاک لەتیف لەگەڵ منی دوای ئەوەی کە بڕیار لە محکەمە دەرەچێت دەبێت دەسەڵاتی جێبەجێکاری جێبەجێ بکە شتێک نامێنێتەوە جێبەجێکاری لە عێراق یا لە کوردستان عراق ئەوەی کە پێی ئەو تۆمەت بارانەی کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی عراقین دەبێت حکوومەتی عراقی هەوڵدا دەستگیریان کە بەڵام ئەوان ناوەکانیان نردووە بۆ هەرێمی کوردستان ئاراستەی بڵین وەزارەتی شەیدانیان کردو وەزارەتی شەیدان لای خۆیەوە داوێتی بە وەزارەتی ناوخۆ بەڵام وەزارەتی ناوخۆڵێت بە هیچ شێوەیە وەزارەتی شەیدان بۆی نییە داوا لە من بکات کە ئەم 250 کەسە یاخود ئەو کەسانی تر دەستگیر بکەم دەبێت لایەنی دادوەری لە کوردستان ئەو ئەمریان پێ بەپێی یاسا مەجلیسی قەضای عەلای عراقی ئەبێ مخاتەبەی حکوومەتی هەرێمی کوردستان کالیستەکان بنێرن داوا لە ئەنجومەنی دادوەری حکوومەتی هەرێمی کوردستان بکات کە ئەم تۆمەتبارانە دەستگیر بکات ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستانیش واجبە لەسەری کە فەرمان بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بکات کە بڵێ ئەم تۆمەتبارانە داواکراون لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عراقی و دەستگیریان کرد بەڵام یەک شت یەک ڕوونکردنەوە سەبارەت بەوەی کە لە هەرێمی کوردستان یاخود لەلایەن بەرەی کوردستانیەوە بەڵێ ئێستاوان پشتە سوورن بەوەی کە بەرەی کوردستانی لە دوای ڕاپەڕین لێبوردنی بۆ دەرکرد لە ڕووی یاساییەوە المتهم بەری حتا یثبت ئیدانەته تۆمەتبار بێتاوانە تا ئیسپاتی ئیدانەکەی دەکرێت ئەبێ ئەمانە بستنە ئێمە نەمانوت ئەوانە تاوان بارن ئەوانەی کە ناویان هەیە ئەبێ بستنە زۆربەیان ئەڵێن مستەشارەکان بمبورە ئەڵێن کە ئێمە لەلایەن بەرەی کوردستانیەوە لێبوردنمان بۆ دەرکراوە لە ڕووی یاسایی بەڵام دادگای باڵای تاوانەکان ئەم لێبوردنە بە بەتاڵەوزانین ئەم بڕیارێکی یاسایی نییە ئەبێ محکەمەی هەرێمی کوردستان ئەو دادگای کە تایبەتە بەو تۆمەتبارانە دادگاییان بکات دوای ئەوەی کە ئیسپات دەبێت لە سەریان ئەوانە تۆمەتبارن حکومەکەیان بەسەر جێبەجێ ئەوەی کە قەرارە حکوومەتی عراق جێبەجێ بکە یاسایی نییە مەبەستت ئەوەیە ئەوانەی کە حکوومەتی هەرێم دەستگیری نەکردوون یاخود ئەوانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی فیدرالەوە فەرمانی دادگای باڵای تاوانەکانی عراقەوە فەرمانی گرتنیان دەرچووە حکوومەتی هەرێم یاخود سەرکرداتی سیاسی کورد ئەڵێ لەلایەن بەرەی کوردستانیەوە فەرمانی لێبوردنی بمبورە کاگادل ڕاتەگرم حەزەکەم زیاتر بڵێیتەوە ئەوەی لەلایەن حکوومەتی عێراقەوە دەرچووە ئەو بڕیارە یاساییە یاخود یاسایی ئەم بڕیارەی لەلایەن حکوومەتی عراقیەوە دەرچووە بڕیارێکی یاساییە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان یاخود سەرکرداتی سیاسی کورد نابێ بڵێت ئەمانەت فەرمانی لێبوردنیان بۆ دەرچووە لەبەر ئەوەی ئەمانە نەهاتوونە بەردەمی دادوەر بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە ڕۆی یاساییەکە وەڵامت دەدەمەوە لێکۆڵینەوەیان لەگەڵ نەکراوە و حکومیان بەسەردا دەرنەچووە دوای ئەوەی کە حکم ئەدرێن ئینجا ئەبێ بڕیارێکی لێبوردنی گشتی یاخود تایبەت دەربچێت بۆیە ئەم بڕیارەی کە لەلایەن دادگای ئێوە بۆ ئیش ناکەن وەکو نوێنەری کورد ئێستا ئێوە نوێنەری فەرمی کوردن لە پارلەمانی عێراق بۆ ئێوە ئیش بۆەوە ناکەن وەکو خۆتەڵەیە بێ حکوومەتی عراق جێبەجێ کا لایەنی جێبەجێکار بۆ ئیش بۆەوە ناکەن کە جێبەجێ بکات ئەگەر تۆمەتبارەکان لەژێر دەسەڵاتی حکوومەتی عراقی بن وەکو باسم کرد کاری حکوومەتی عراقی فدراڵەکە کە دەستگیریان کە ئێمە هەمیشە وەکو پەرلەمانتار لە هەر یادێکدا کە باسمان کرد بێ زەختمان لەسەر کردوتەوە زۆر باش دەستگیر بکرێن مامۆستا فەرموو لێبوردنی سیاسی لە سەردەمێک و بارودۆخێکی جیاوازە درراوە زۆر جیاوازە لە لێبوردنی قانونی زۆر جیاوازە لە دادگایکردن ئەسڵەن ئەوەی کە پەیوەندی بە برچوونە بەردەم دادگاوە هەیە من سەیرم پێدێ ئێمە بڵین دەبێ حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام نەکە پێوەی و وەزارەتی ناوخۆشتێکی وا بڵێ مادام داوا کراوە ئێمە چۆن شایەدەکانمان برد چۆن خەڵکمان برد بۆ دادگای باڵای تاوانەکانی ڕژێم بۆ کەیسی ئەنفال بۆ کەیسی هەڵەبجە دەبێ ئاوا تاوان تۆمەتبار و تاوان نازەم ڕەنگە جیاوازیەگەی نەوێن تۆمەتبارەکانیش بەرین لەوەیەک لا بێتەوە
منطق نییە تۆ شایدەکان بەری زۆر تەبیعیشە بێتە دەرگای باڵای تاوانەکان ژێم و لە خوارشەوە ناکرێت تۆمە جیاکەیتەوە بەڵام دەبێ واقعی بین خەڵکێک هەیە نادرێتە دەسەوە کاکە با واقعی بین نایدنە دەسەوە بمبورە کاگادل مامۆستا دەوترێت بمبورە دەوترێت کە کاگادل و کاگلەتی فشەڵێن کە بە لەهجەیەک لە لەهجەکان ئەڵێن کە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی هەرێمی کوردستاندایە بۆ دەستگیرکردنی ئەم تاوانبارانە ئەوەی لەژێر دەسەڵاتی حکوومەتی بەغایە ئەوە بێت دەستگیریکە ئەوانەشی لێرن کە هەموو بەڵگەکان ڕوونن کە ئێستا لە کوردستانە ژین و هەندێکیشان کە سوکاریان فالکراوەکان وەکو ئاماژەی پێدەن لە ژیانێکی هایلای فاژین کەواتە ئەرکی ئێوە وەکو وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان لە هەرێمی کوردستان و لە عێراق بۆ فشار دروستکردن بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارەت چییە ئەگەر هیچتان نەکردەوە بۆ نەتان کردو ئەگەر کردوتانە چین لەخۆی هەڵوێستی ئێمە بەڕوونی ئێمە کە دەست بەکارون بەرز کاک عادلەزانێ زوو کە دەنجی ئەوە هەبوو هەوڵێک هەبوو بۆ داخستنی دادگای باڵای تاوانەکان ئێمە هەرزوو چوین بۆ بەغدا لەوێ لەگەڵ ئەو بەڕێزانە دانیشتین لە خۆی ئامادەسایی خۆم چووم ئەو کەیسانەمان ورد بۆ ئەوێ کە هێشتاکان ماون پێویستەوەنە دادگایی بکرین کۆمەڵی کەیس زوندی ماون کە کاریان لەسەر نەکراوە و پێویستە بە پێی یاسا ئەو دادگایە بمێنی هەتا کارەکانی تەواو بێ ئێمە وتمان کارەکە ئەوانیان کاریەکانی تەواو بووە نامەی ڕسمی هەبووە یعنی هەوڵێکی زۆر هەبوو داخستنی ئەوە مانایەوە داخستنی کۆمەڵشتی زۆر گەورە بوو خۆشبەختانە کە ئێمە چوینەوە بەڕێزانە زۆر هاوکاریان کرد لە بەڵێن لە پەرلەمانەوە و بەڕێزانی خۆمان ئەوانەی ڕاستێکە ئەڵێم هەر لە دانیشتنەکەوانی شیعەکان ینی یەکسەر هاوسۆز بوون و دەنجیاندا لەگەڵ ئێمە وتیان پشتیوانی ئەو کاراکەین دوایشی تر هەوڵیاندا لە پەرلەمان و برادرانی خۆمان لەگەڵ هاوپەیمانەکان باش بوو ئەوە هێڵدراوێن یەکێ لەو ئیشەی ئەمە بە گەرماوگەرم چوین بۆ ئەوە بوو بۆ مەبەستە بوو کە ئەوە ئەمە بەنسبەت دادگای باڵای تاوانەکانەوە بەنسبەت ئەوانی ترەوە ئێمە لە ڕووی یاسایی و سیاسیشەوە کێشەیەکی گەورە بوو کە مانەوەی شتەکان تەواو بووە بۆی ئێمە پێمانەوەی پرزماوە یعنی ئەو کەیسە زندووە ئێمە لە ڕووی وەکو یاساش وزارەتی کاروباری شەهیدان ئێمە یەکێک لە ئەرکەکانمان بە دوواداچوونی تاوانبارانی جینۆساید و مانە یاسایەکەی و بە هاوکاری لەگەڵ وزارەتی مافی مرۆڤ بۆ ئەوی بە دادگایی بکەن یعنی سزای دادگایی یەکێک لە خاڵەکانی هاوپەیمانی بڵێن پەیمانێکی نێودەوڵەتیش هەیە کە تایبەتە بۆ ڕێگەگرتن لە بڵێن جینۆساید و یا بەشێکی بۆ پەنیشمنت ینی سزادانە عقابە بەڵام بەنسبەت ئەو ناوانەی کە مامۆستا بمبوو قەتەکەم ناوەکان کە ئێستا لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراق یەکلایی کراونەتەوە حکوومەتی عێراقیش ناوەکانی یەکلایی کردوتەوە کە دەستگیر بکەن ئێمە وەکو وزارەتی کاروباری شەهیدان جەختمان کردووە و نووسرا و داوامان کردووە لایەنی پەیوەندداری خۆمان کە وزارەتکە ئەنجومەنی باڵێن وەزیرانە داوامان کردووە کار لەسەرەوە کرێت جەخت بکرێتەوە و ئێمە ئەوەی تاوانباری جینۆساید بێ بەمانای تاوان یاسایەکەی داواتان لە وەزارەتی ناوخۆ کردووە ئێمە نامە ڕاستەوە خۆ ئێمە پەیوەندیمان ئێمە ئەبێ راپۆرت بدەینیان نووسراوە داواکاریەکانمان پێشنیارێک هەشتەکەی ئەنجومەنی وەزیران ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە ئێمە ئەو جۆرە پەیوەندە ڕسمانمان هەیە لەگەڵ بڵێن وزارەتەکانی ترە بەو شێوەیە بەتابەتی لەسەر کەیسێکی و ئێمە داوامان کرد جەخت بکرێتەوە لەسەر تاوانبارانی جینۆساید ئێمە ئێستا شەڵێن ئەبێ تاوانبارانی جینۆساید بدرێنە دادگا بەڵام هەلومەرجی کوردستان جیاوازیەکی هەیە لەگەڵ عێراق ینی کارەکە خۆی هەمووی سیاسی بووە لەبەر سیاست گەلی کورد وای لێ هاتەوە لەبەر سیاست ئەنفال کراوە لەبەر سیاست چیمیابان کراوە هەمووی بەرژەوەندی سیاسی بووە عێراق با بڵێن ئایدۆلۆجێتی سیاسی هەیە بۆ بەرامبەر بە کوردوای کورد ئێمە تایبەتمەندێتی خۆشمان هەیە وەکو کۆمەڵگا وەکو کاری سیاسی بەرنامەی سیاسی خۆمان لەگەڵ عێراقا ینی جیاوازیەک هەیە چۆن ئێمە هەرێمی کوردستان جیاوازی خۆمان هەیە لە کەلتورە لە فەرهەنگا لە زمانە لە خاکە لە ڕووی سیاسیشەوە جیاوازیمان مەبەستت ئەوەیە هەر بە بۆنەی مەسەلە سیاسیانەوەیە کە ئێستا مستەشارەکانی دەستگیر نەکراون پەیوەندی سیاسەکە چییە ئێمە بە هەلومەرجێکا تێپەڕوین کورد ینی ئێمە جیاواز بووین لەگەڵ عێراق ینی هەلومەرجی ناوخۆی خۆمان کە ئێمە ملەتێکی ژێردەستە و با بڵێن کەمی نەبووین لە عێراقا ئەو سەسێرانەوە ئەو ڕژێمە داگیرکەرە هەوڵێدا جیاوازی ئەنچێشێت ئیشەکانیان هەوڵێن فەرەق تەسویدیە کرد لە نێوان گەلی کووردا ئەوانەی بەکارهێنا دژی باڵێن شۆڕشی کورد و خەڵکی خۆمان و ئەوانە ئەوە پرۆسەیەک بوو دوای هەموو جەنجێک ئەو میلەتانەی کە ئەیانوێ ڕووکەنە ئاشتی ئاوەدانی شارستانیت بیرینەکانی ساڕێژ بکەنێکی لەو کارانەی ئەکەن لێبوردنی سیاسی و کۆمەڵایەتیە کە ئەوە کارێکی زۆر گرنگ و شارستانیشە چۆن ئێمە پەنامان بۆ پەرلەمان برد و پەرلەمان بەڵام لێبوردنی سیاسی بەرامبەر تاوانبارانە ماوەستا بمبورە مەسەلەکە ڕەبتە بە عادل باسی کرد تۆمەتبار جیاوازە لەگەڵ من وەکو دادگای باڵای تاوانەکان ناوی هێناون ئەڵێ ئەمانە تاوانبارن لە کەیسی ئەنفال جارێکیان تۆمەتبارن هەندێکیان بەڵگە هەیە کە
تاوانبارن کە سوکاری ئەنفالکراون خۆیان شاهدی ئەوادن و بە بەرچاویان هاتچووەکەن و دێن و دەچن تا ئێستا کوردستان بارودۆخێکی تایبەتیە بۆ ئەم بارودۆخە تایبەتە کەی کۆتاییت بۆەوەی ئەوانیش بچنە بەردەم دادگا تاوانباری یا بێتاوانی لەگەڵەوەدا داوامان کرد جخە لەسەر و بڕیارە بکرێتەوە وەکو وزارەتی کار پێمان خۆشە بەڵام هەلومەرجێکی سیاسی هەیە لە کوردستان ئێستش ئەو هەلومەرج سیاسی لەگەڵ عێراق تەواو نەبووە یعنی ئەو ململانی سیاسی کە ئێستا ئێمە زۆر حساسە زۆر وریاش بین یعنی ئەبێ بڵێن ئەو نەیارانە ئێستش زموجۆڵی شۆڤینی هەیە ئەوێ درست بخاتە ناو کوردەوە یعنی ئەمە بە ئاشکرایی وایە ئەبێ ئێمە خۆمان وریاتر بین ژیرتر بین لەو کارەیە باڵێن ئاشتی کۆمەڵاتی سیاسی خۆمان چۆن بپارێزین بەڵام ئەوە تێکەڵ ناکرێت لەو تاوانباری جنۆسایت تاوانباری جنۆسایت بە ڕێی ئێمە لە کوردستان بێت لە دەرەوە بێ ڕۆژی لە ڕۆژان ئێمە پێمان خۆشە و کاری لەسەرەکەین ئەگەر بەڵگە هەبێ ئەبێ بدرێنە دادگا ئەبێ لە دەست ملەتە ڕزگاریان نەبێت وەستانتان لەسەرەوەی کە ناکۆتیەکانتان لەگەڵ عێراقا دووبارە نەبێتەوە مەبەستانەوە یەکەوە ترسیەوەتان هەیە کە دیسان جارێکی تر جاشایەتی دووبارە بێتەوە بڵێ ئەگەر بەیانی بەڵێن ئەم ناکۆچیانە نیوان کورد لەگەڵ بەغدایە خوا نەخواستی هیواداری وانە بێ ئێستا تەنگەژە هەیە ململانی هەیە هێزی سیاسی هەیە لە عێراقا ئەوێ ئەو وەرەقانە بەکاربێنێتەوە هیچ شاراوە ماوە لەمەبەر چەند ساڵ لەمەبەر لە ناوچە دابڕانەوەکان هەوڵ تەقەلایەکی وا هەبوو ئەوە هەبوو یعنی ئێمە ئەبێ بەرژەوەندی گشتی میلەتەکەمان بزانین تێ هەر پرۆسەیەکە ژیرانە نەک بە سۆز و هەڵچوون و ئەوەی ئەمە بە هەندێک شوێنی تر هەندێک کاری وایان کرد بە هەڵچوون و ئێستش مەسەن فەڵەستینیەکان بۆ نمونە لە کاری سیاسیە چیان مەسەن ئێستا کەش معاناتیان ماوە وڵاتەکەیان چۆنە ئەو لە ئوملانەی هەیەە بەشێکی لە مەسەری عاتفی بڵێ زۆر سپاس مامۆستا بەڵێ بمبورە بۆەوەی حەقی میوانەکانیش نەخۆم کاک ئەحمەد جەنابەت یەکێکی لەوانەی کە دەخوشک و برات ئەنفال کراوە و زیاتر لە 150 کەسی بنەماڵەکەت لە پرۆسەی بەدناوی ئەنفالە بڵێن تیاچوون مامۆستا ئارام وەکو نوێنەری حکوومەتی هەرێم و وەکو وەزیری شەیدان و ئەنفالکراون کە ڕەبتە بۆ مەسلەیەوە ئەڵێت کە ناکۆکیە سیاسیەکان ئێتیفاقە سیاسیەکان وا ئەکات کە ئێمە ترسیان لە دروستبوونی جاشایەتی وا ئەکات کە ئەم تاوانبارانە یاخود ئەم تۆمەتبارانە ئەم مستەشارانە ینی ڕێکاری یاساییان لە بەرامبەر نەگنەبەر تۆ وەکو خۆت وەکو نوێنەری ڕێکخراوێک و وەکو کەسێک کە سوکاری ئەنفالکراوان ئەم مەسلەیە تا چەند بەواری دەزانی قسەکەی من خۆم کردم لێرەش بەو شێوەیە نییە بەڕێز باسیەکە ینی و بەشێکی ئەوەیە بەڵام بەشە گشتەکەی بەرژەوەندی گەلەکەمان مەسلەی پرۆسە سیاسیەکەیە بەڵێ ئەتیفاقی سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و شێوەیە نییە بەشێکە لە قسەکەی من بەشێکە بەشێکی کەم ئەمە لایەن یەکێتی کەوا کات ئێوە هەنگاوی ئەوە لایەن ئەوەی بەڵێ کاک ئەحمەد بەڵێ زۆر سپاس من بەڕاستی ئەڵێم ئەوەی کاک ئارام ئەڵێ ڕەنگە بەشێکی خۆی لەگەڵی نەبێ ینی بە حەقەت ئەڵێم بۆیە بەڕاستی ینی خەتەری من لەو ڕوانگەیەوە قساکەم خەتەری دروستبوونی جاشایەتی لەوە دێک کە ئەوانە جارێکی تر نەدێنە دادگا ئەگەر ئێستا تاوانبارانی تۆمەتبارانی کەیسی ئەنفال بدرێنە دادگا ئەو کات مەترسی بۆ ئێسەر گەلی کورد نابێت جاشایەتی دروست بێ بۆ دوای دێمە سەر ئەو پرسیارە من بە حەقەت دەڵێم لەسەر قەزەی جاش و مستەشارەکانە ساڵی 91 بەرەی کوردستانی لێبوردنی سیاسی دەرکردەکە و برادران وتیان لێبوردنی سیاسی بەو مەرجەی ئەمانە لە شەڕی با بڵێن لە کاتی ڕاپەڕی نەکوژرێن بەڵام پلەپایەشیان پێنەدرێ ئەگەر مەرجەکانی بەرەی کوردستانی یاخود لێبوردنەکە بخوێنەوە ئەو خاڵێکی گرنگەتیە بەڵام زۆر بەداخەوە زۆربەی لەوانە بوونە شەهیدی سەرکردە بوونە شەهیدی سەرکردە مستەشار و جاش بوونە شەهیدی ئەمێ قسە بکەم لەسەر ئەوانەش بۆیە ئەوە زامێکی قوڵە لە برینی کەسوکاری ئەنفالکراوەکان و ساڕێژیش نابێ بۆ زانیاری ئەمە حاڵەتێکی تر لێبوردن وەکوتم لێبوردنێکی سیاسی بوو بەڵام لای ئێمەی کەسوکاری قوربانیان لێ نەبوراونەوەوانە و ئەگەر لێبوراون ئەوە کۆمەڵی دیکۆمنتە لە بەردەستی من ئەوە هەموو ناوی تۆمەتبارانە 226 تۆمەتبارن یەکێک لە مەرحلەکانی ئەنفال بە ناوی سیانی لە لامانن ئەمانە یعنی ئەوەش لەگەڵ ئەوەن ئەم تۆمەتبارانە بچنە بەردەم دادگا بۆی تاوانەکانیان بسەلمێنن بە ئیجابی بێ یا بەسلبی بەدڵنیایەوە من لێت تەکی دەکەمەوە مستەشار بۆتە مستەشار جاش بۆتە جاش یعنی ئەکری و پرسیارە بکەین لە خۆمان ئێمە پێشمەرگە بوون و کاگارەمش پێشمەرگە بووە لە شاخ باشە ئەگەر کەسێک بێتە مستەشار دەرگای تری نەبوو بێت ڕێگای تێکۆشانی بزوتنەوە ڕزگاری خوازی گەلی کورد بگرێ ئەوانەڵێن بۆ خزمەتی میلەتی خۆمان مستەشار هیچ کات نەبووە بەڵێ بۆ جاشایەتی بۆ خزمەتکردی ڕژێمی بەعس بوون و بەڵگەشمان زۆر لایە و ئەگەر ئەو کەسانی بچووکترین نمونە لە کاتی بەرپاکردنی پرۆسەی ئەنفال
هەموو ئەو جاشانە تەڵقییان کرد بۆ بەعسوونە بەردەمی سەدام حوسێن و دار و دەستەکەی کە ئامادەی ئەنفارکردنی گەلی کوردن کەواتە دان بەوە شانانی کە کەسانێکە بوون لە مستەشارەکان ئێستاش بەڵگەی ڕوونمان لە بەردەستە و ڕۆژانە شەوڵەدەن بۆ تەبلیغکردنی خۆیان لەو تۆمەتانی دراوەتە پاڵیان کە کاری باشیشان کردووە. بە دڵنیاییەوە من نقطەیەکی زۆر گرنگ هەڵێم کەسێک ئەگەر توانی بێتی 10 کەسی دەرکردێ بەڵام 150 کەسی مقابلی داوەتە دەسەوە هەموویانوان بدڵن بە دڵنیایەوە تەسەورم نییە جاش و مستەشار باشی تیا هەبێ ئەگەر جزئێکی باشی کردبێ جزئێکی کردووە بەڵام مقابل بۆ دەسڵاتەکەی بەعز زیاتری کردووە بۆیە بە تەسەوری من جاش و مستەشار ئەبێ بچنە بەردەم دادگا و دادگاش ئەو یەکلایی بکاتەوە بەڵام ئەبکری ئەو واقعش بزارین ئەو سەرۆک جاشانەی کە دێن بە ناوی کەسوکاری قوربانیان ئەگەڕێن و تەیید بۆ خۆیان کۆکەنەوە ئەو کات مستەشار بوون بورە یارمەتی دەدەم قسەکان تەواوکەی کاک لەتیف دەوترێت کە حکوومەت هێرێمی کوردستان ئەمە ڕای من نییە داڵدەی ئەم کەسانەی داوە و ئەویش بڵین کاک ئەحمەد لە قسەکانی ئاماژە بەوەدا کە ئەڵێت مستەشار و جاشەکان باشیان نییە ئەگەر 10 کەسی ڕزگار کرد بێت مەجموعەیەکی تری بەگرت داوە ڕای تۆ لەسەر کۆی قسەکان چییە؟ وەڵام من داوای جارێ داوای لێبوردن لەو بە ڕێزا ناکەم کە دانیشتنەوەش لەنگە قسە شتیانە بێ بەڵێ کاتی ئەوانیش ئەبێت بۆ ئەزانی من بڕوام وایە هیچ میلەتێک هیچ نەتەوەیە کەسی خۆی لێ زیاد نییە ئەگەر و بڕاشم وایە دەبێت بارودۆخی هەر سەردەمێک بخوێنیتەوە کە قسە لەسەر مەسلەیەکەی پێشم وایە ئێمە دەبێ ئەگەر بمانێ وەکو ئینسان بژین بمانێ بچینە ناو مێژۆوە دەبێت دان بنین بەوەیە کە مادام ستەمکار لە ناو میلەتەکەی خۆمان نابێ و خۆفرۆش و چوو بێتە بەرەیەکەوە کە بەرەی دژمنی ئێمەیە و سەرکوتی میلەتەکەی خۆی کرد بێ پێم وایە لە چرکەساتی هەستانەوەی ئەو میلەتە پێویستاوانە جگە لەدا خۆیان داوای لێبوردنکردن پێویستە برێنە بەردەم دادگاش پێویستە دادگاش لێ پیسنەوەی لێ بکە ئەمە ناکاتەوەی ئێمە کەسمان لێ زیاد بێ ئێستا لە تورکیاش لە کوردستانی تورکیاش جاشەیە لە شوێنی تریش جاشەیە کەسیشیان زیاد نین بەڵام دەبێت واقع بخوێنینەوە باشە بۆ ئەمانە ئەماکەن بەڵام تۆ هاوڕێی لەگەڵ من لەوەیە هاوڕام ئەکرا ڕێگەیتیان دەزایێتەوە دنیای ڕێگەیت لە بەردەستیان نبوو مناڵ لە گۆران و گورگەی و ساتیەوە لە قوڵایی گەرمیانەوە لە پشتی کەلارەوە مناڵ لەگەڵ دایک و باوکە گەیشتۆتە ناوچەقی ئێران ئەکرا ڕێگەیتر بدۆزنەوە من هەڵبەت بەخێنەوەی بارودۆخەکەیشەوە من وتم باعث بەڕاستیمە دەبێین کەلتوری باس جارێتە بخوێنەوە باعث کاری لەسەر هەڵۆشانەوەی میلەتی کورد کردووە کاکە خۆی مستەشارێک لەسەر بنەمای ئەوەی کە کردوێتی بە مستەشار لەسەر بنەمای ئەوە نەبووە کە وەرە کۆمەڵی خەڵک دەمێت کە خاکە ناز و بێڵ و ژیانی لەسەندراوەتەوە نەخێر هاتووە لەسەر بنەمای عشرەت لەسەر بنەمای جارێک کوردی لە نەتەوە خست جارێک کردی بە عشرەت و کۆمەڵە بنەوەڵە هات لەو سەردەمایە تەنان لە ڕووی ڕۆشنبیریشەوە دوو ڕۆژنامەی دەرکرد بزاف و ئاسۆیەکێکیان بە زمانی کرمانجی سەروێکی بە زمانی کرمانجی خوار و کۆمەڵی هەڵوەشانەوە ئەو کۆمەڵ هەڵوەشانەوەیشی تر بکەن ئەوانەی کە ئێستا لێرن تۆمەتبارن ناویان هەیە لەوانی کە داواکراوەدانیان بۆچی تاستەمکاریراون بۆچی درێژەدانە بەستەمکاری درێژدانە بەستەمکاریە کاتۆستەمکاریە کورد بیکایە عەرەب عێراق بیکایە هەرێمی کوردستان ستەمکاریە چونکە ناکرێت تۆ داڵدەی ستەمکاری بدەیت مادام دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەرپرسن لەوە بەشێکن لەو ستەمکاریە مادام دادگای باڵای فیدراڵی و دادگای باڵای تاوانەکانی ڕژەم بڕیاری داوە کامە ئەم ناوانەکە ئێمە ناوی زیاترشمان لەبەردەسایە و وەک گوتم لە ساڵی 94 لە 94 ناوەکان کۆکراوەتەوە خەڵک هەیە لەو لیستە 400کەشانیوە لە لیستە 256 کەسەکەشانیە خەڵکی ئەنفال کردووە ئەمانە کەسمان هیچ یەکێ لە کەسوکاری فالەکانیش کاگادڵی لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانە دەبێت هەرێمی کوردستان دەستگیریان بکات دڵی کاکە کۆمەڵی کوردەواری کۆمەڵێکی زۆر لێبوردەیە باواقعی بین لە چاو هەموو دەوروبرێکانە کۆمەڵی کوردەواری کۆمەڵێکی زۆر لێبوردن دڵیان زۆر گەورەیە هیچ کەسوکارێکی ئەنفال چونکە جەگی سوتاوە کەسی کوژداوە ئامادەنیە بچێ تەنان عجاجیش علی حەسەن مەجید دەستی خۆی بکوژێ نایکە قەنەعەتی نییە ئینسانی کورد ئینسانێکی کوژ نییە بەڵام ئەڵێ با دادگا ڕێگەی خۆی بگرێتە بەر خۆمە زۆر کارێکی ئینسانی وەخلاقیە ئەمە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیش و هەر کەسێکیش بێ من بەڕاستی نابێت ترسیەوەش مادام یا دەبێت حکومەتمەداری نەکەم یا دەبێت ترسیەوەم نەبێت کە جاشێت دووارە بێتەوە جا باش خۆمیش ئەتوانم جاژ ناونیارەکانمان دروستکەم لەبەرەوە کارکردن لەسەر جاشێت یەکێتی بۆ لە ناونا دروستکە من لە ناو یەکێت دروستکەم کارێکی خراپە ئێمە قسە لەسەر بەڕاستی قسە لەسەر بە منطق قساکەین
کەلتوری بەعز کەلتوری هەڵوەشانەوەی کۆمەڵی کوردەواری بووە ئەم کەلتورە دەبێت بسڕینەوە کایسڕینەوە دەبێت جاش و مستەشارێکە دەستیهەیە لە کوشتنی دراوسەکەیە کوشتنی کە سوکارەکەیە دەبێت بچێتە بەردەم محکەمە خۆ باشە بڕۆ لە کام خەڵکی دیەکان بڕۆ لە قەیتولۆ بیگرێت تاگەیتە قوڵایی گەرمیان لە جەلەمۆرد بیگرێ هەموو ناوی کەسەکانیان لە بیرە کە چوونە پێش قەرەوڵ و ڕێنوێن بوونە کە چونەتە ناو دیەکان زۆر سپاس کاک لەتیفگیان بمبورە ماوەی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاس بۆ مامۆستا ئارام وەزیری شەیدان و الفەلکراوەکان کە لە بەشی یەکەمیان بەرنامەیە لەگەڵمان ئامادە بوو کاک ئەحمەد مەجید نوێنەری یاخود بەرپرسی نووسینگەی باشووری ڕێکخراوی چاک کاک عەبدوڵڵا پەرلەمانتاری عێراق کاک لەتیف وەکو نووسەر لەگەڵمان ئامادە بوو سپاسی ئەو میوانانە شەکەم لە هەفتەی داهاتوو لە بەشی دوو هەموو کۆتایی ئەم بەرنامەیە پێتان نەگەمەوە کاتێکی شات